لە کەرکووک هاوشێوەی شارەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا. ئەمە لە کاتێکدایە مامۆستایانی خوێندنی کوردی 85 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە و نیگەرانن لەو دۆخەی تێکەوتون. لای خۆیەوە بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک دەڵێت خوێندنی کوردی ساڵانە هەنگاوی باشی ناوە و قوتابی و قوتابخانەکانی زیاتر دەبن. 100,000 قوتابیمان هەیە لە خوێندنی کوردی. ئەم ساڵ زیاتر لە ساڵان 1000 قوتابی زیاتر ناوی خۆی ناونووس کردووە لە پۆلیەکی بنەڕەتی و ئێستا ژمارەکەی گەشتوتە زیاتر لە 8000 قوتابی بەس پۆلیەکی بنەڕەتی. بۆیە ئەمە موژدە بەخشە واتە خەڵکی متمانەی زیاتر بە خوێندنی کوردی هەیە. لەگەڵ ئەو هەموو ئاستەنگانەی هەیە بارودۆخی مامۆستایان خراپە، بەڵام وای نەکردووە مناڵەکانیان بەجێ بێڵن. مامۆستایانی خوێندنی کوردی وێڕای بەردەوامیان لە وانەوتنەوە و دەوام نیگەرانن لەوەی نزیک بە 3 مانگە موچەیان پێنەدراوە و داوای دەوامیشیان لێ دەکرێت. ئەندامێکی لیژنەی پەروەردەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و فیدراڵ بە کەمتەرخەم لە ئاست چارەسەری گرفتی مامۆستایانی خوێندنی کوردی کەرکووک دەزانێت. بەڵێ بەداخەوە ئێمە ئەمڕۆ 83 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە. نازانم بەچێ ڕوویەکەوە جەرەس و زەنگی خوێندن لێ دەدەن لە کاتێکە بۆ سەرخستنی پرۆسەی پەروەردە پێویست بوو بەڕاستی مامۆسا لە خەم بەڕەخسێنن. پێویست بوو بە هەوڵێکی جدی بدەن بۆی کە ئەم بارودۆخە و قەیرانە هەیە تێپەڕێنن. زۆر بەداخەوە نە سەرۆکی حکوومەت نە وەزیری پەروەردە کە لە زاخۆ بوونە بە یەک کەلیمەش باسی موچیان نەکردو. من گوێم لە تەواوی وتارەکەی وەزیری پەروەردە بوو کە 7 خاڵ بوو لە 7 دقەیە باسی ڕێگەوبان و باسی پرۆژەی دیجیتاڵی و باسی ینی پرۆژەی ئا و کارەبای کرد. ینی ئەتوانم بڵێم هەردوو لاکەم کەمتەرخان هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقیش بەڕاستی بەجددی نایەنە سەرخەت و بەداخەوە کە تەرشێکرا لە پەرلەمانیش لە فەقرە دەنگی لەسەر نەدرا. ماوەی زیاتر لە 10 ساڵە مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە نێوان دەسەڵاتی هەرێم و فیدراڵ بە دوای چارەسەری کێشەکانیان دەگەڕێن، بەڵام بۆیان چارەسەر نەبووە. هەر بۆیە وەک خۆیان دەڵێن پرسی بایکۆت ئەگەرێکی کراوەیە لە بەردەمیان و بەو جۆرە وانە ناوترێتەوە و دەوام ناکرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.